چاوان لە ڕۆژانی با بڵین ڕابردووە لە خود لەماوەی ڕابردووە بەهای دینار تا ڕادەیەک جێگیربوونی لە عێراق و هەرێمی کوردستان بخۆبینی، بەڵام جارێکی دیکە دوێنێ بەهای دۆلار بەرز بوو، بەهای دینار نزمتر بوو. ئەم گۆڕانکاریانە بە دیاریکراوی پەیوەندی بەچیەوە دەبێت. ئاخۆ ڕێکارەکانی بانکی ناوەندی کاریگەری لەسەر بەرزی و نزمی بەهای دینار بەجێ هێشتووە، یاخود ئەمریکا چەند ڕۆژی ڕابردوو بەهای دینار تا ڕادەیەک جێگیر بوو، پەیوەندی بە بابەتێکی دیکەوە هەیە. ئەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین، باسدا چارەنووس یاخود داهاتووی بەهای دینار دەکەین لە هەرێمی کوردستان و لە عێراقدا بەکوێ دەکات. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر نەبەز نەوزات، پرۆفیسۆری یاریدەدەر لە بەڕێزیان هاوکات مامۆستای زانکۆشن، ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سەرتا دەمەوێت لەوە بپرسم، هەڵبەتە بانکی ناوەندی چەند ڕێکارێکی گرتووەتە بەر و لە هەوڵی بەردەوامدایە بۆ ئەوەی بتوانێت بەهای دینار جێگیر بکات، یاخود بۆ نرخەی کە دیاری کراوە لە بازاڕەکاندا مامەڵی پێوە بکرێت. بە شێوەیەکی گشتی ئەم ڕێکارانە تاکەی بە تەواوەتی کاری لەسەر ناکرێت، یاخود تاکەی کاریگەری لەسەر بەهای دینار بەو شێوەیە کە بانکی ناوەندی و حکوومەتی عێراقی دەیەوێت جێبەجێ ناکرێت و چەسب نابێت. سڵاوتان لێ بە بەیانیتان باش. تەبان ئەو ڕێکارانەی کەەوە بانکی ناوەندی لە ماوەی ڕابردوودا گرتوێتێ بەر، دەتوانم بڵێم تا ئاستێک توانیوێتی لە ئاستێکی دیاریکراودا بەهای دۆلار ڕابگرێت، بەڵام ئەگەر ئێمە کۆی پرۆسەکە یاخود کۆی ئەو ڕێکارانە تەمەشا بکەین ئاخۆ وەکو خۆی جێبەجێ کراوە، یاخود توانیوێتی بانکی ناوەندی بەهای درا وەکو نرخە ڕاستەقینەکەی لێ بکاتەوە، بێگومان نەخێت. و یەکێ لەو هۆکارانەش ئەوەیە کاتێکە لە ئیدارە و لە بازرگانیدا کاتێککە تۆ بڕیاری زۆر دەدەی، ئەمە مانای جێبەجێ نەکردنێتی و کاتێکە وتاری زۆر دەبێت لەسەر پرۆسەکە، بێگومان ئەمەش کاریگەری نەرێنی لەسەر تەواوی ئەو ڕێکارانە دەبێت. بۆیە ئەو هەموو وتارە میدیایی کە لە ماوەی ڕابردوودا هەبوونە لەسەر ئەو ڕێکارانەی کە بانکی ناوەندی گرتوێتێ بەر، هۆکارێک بۆ بۆی کە بانکی ناوەندی نەتوانێت بەهای دۆلار یاخود بەهای دینار جێگیر بکات و بۆتە هۆی ئەوەی کە هاوڵاتیش متمانە بەو بڕیارانە نەکات. بۆیە ئەمە ناسەقامگیریەکی زۆری دروست کردووە لە بازاردا، بەتابەتی ئەوەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان تەنها وتاری میدیایی بوو کە وای کرد، یاخود ئەو هەڵمەتە میدیایە بوو کە وای کرد بەهای دینار جارێکی تر بەرز بێتەوە، یاخود بەهای دۆلار ببێتە کەمتر لە 150,000 دینار. بۆیە کاتێک کە هاوڵاتی دەبینێ ئەم وتارانە جیاوازە لەوەی کە لەسەر ئەرزی واقعدا جێبەجێ دەکرێت، بەهای دۆلار جارێکی تر ناسەقامگیری پێوە دیار دەبێت و بەرز دەبێتەوە. بۆیە دەکرێت ئەمە بەیەکێ لەو کارانە دابنرێت بۆ ئەو بەرزونزمەی کە لە ماوەی دوسێ ڕۆژی ڕابردوودا ڕوویدا. بەڵێ بۆچی ئەوەندە دۆلار بەهای دۆلار لەم وڵاتەدا ئەوەندە ناسکە دەتوانین بڵین بە لێدوانێکی تەلەڤیزیۆنی بە ڕاگەیەندراوێک بە دەنگۆیەک گۆڕانکاری بەسەردادێت؟ چی ئەم بەهای دۆلارە بەرامبەر بە دینار ئاڕاستە دەکات؟ بۆچی ئەوەندە بەهای دۆلار بەرامبەر بە دینار بەردەوام لا بەرزبوون و نزمبوونەوەدا؟ خۆی واقعەک هەیە لە عێراقدا کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا سەرجەم مامەڵەکان یاخود بەشێکی زۆر لە مامەڵەکان بە دۆلار کراوە. بۆیە کاتێک کە تۆ دەی باسی ئەوە دەکەی کە ئەم مامەڵانە چیتر بە دۆلار ناکرێت و بە دیناری عراقی دەکرێت، بێگومان ئەمە ناسەقامگیریە دروستەکە لەلایەکەوە. لەلایەکی ترەوە ئەگەر تەمەشا بکەی لە بازاردا واقعەکی تر هەیە کە ئێمە پێویستیمان بە کاشە، پێویستیمان بە پارەی کاشە بۆ ئەوەی ئەو بازرگانیانەی کە لەگەڵ وڵاتی تورکیا و لەگەڵ وڵاتی ئێران و چیندا دەیکەن کە قەبارەیەکی ئێجگار گەورەیە، ئێمە پێویستیمان بەکاشە بۆی ئەو بازرگانیانە ئەنجام بدەین. بەڵام کاتێک کە تۆ لە میدیا باسی شتێک دەکەیت و دواتر لە ئەرزی واقعدا شتێکی ترە، بێگومان ئەمە وا دەکاتەوە هاوڵاتی تشتی لێ بنیشێت و سیقە بە و وتارە میدیایانە نەکە. وە لە بەرامبەریشدا هەندێک جار تۆ هیوا دەدەیتە هاوڵاتیان، بۆ نمونە تۆ دەڵێ لە دوای لە سەرەتایی ساڵی 2024ەوە چیتر دۆلار لە بازاردا نامینێ و سەرجەم مامەڵە بازرگانەکان سەرجەم ئەو مامەڵانەی کە لە ناوخۆی عێراقدا دەکرێت بە شێوەی دینار دەکرێت یاخود بە دراوی عراقی دەکرێت. بەڵام ئەمانە هەمووی هیوا کە تۆ دەیدەیتە خەڵکەکە. لە بەرامبەریشدا بازار شتێکی ترت پێ دەڵێ، بازار پێت دەڵێ کە ئێمە پێویستیمان بە
پارەی کاشە یاخود دۆلاری کاشە بۆیە ئەمە ناسەقامگیریەکی گەورە دروست دەکات بەڵام ئێمە ئەگەر تەواوی وێناکە تەماشا بکەین دیارە کۆمەڵی هۆکاری ئابووری و کۆمەڵی هۆکاری سیاسی کاریگەریان هەیە جگە لەو هەڵمەتە میدیایە کە باسم کرد هەڵمەتە میدیاکە پەیوەندی بەو وتارانە هەبوو کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا باشە دکتۆر هەڵبەتە بڕیارەکانی بانکی ناوەندی و با بڵین لەمێژە دەیەوێت لە ڕێگەی ئەم بڕیار و هەنگاوانی کە دەیەوێت کە دەینێت کاریگەری لەسەر بەهای دینار بەجێبێڵێت بەڵام ئەمەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهای دینار بەرز بۆیەوە جێگیربوونێکی بەخۆیەوە بینی زیاتر لە هەولێرەوە هەست بەمە دەکرانەک لە بەغدادەوە یاخود نەک بڵێ بە دیاریکراوی ڕێکارەکانی بانکی ناوەندی بێت ئەمە بۆچی دەگەڕێنەوە خۆی کۆمەلگا هەمووی ئابووری نازنیەوە هەمووی شیکاری ئابووری ناکە بۆ منە یەکێ لەو هۆکارانە ئەو بکە جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوە کردکەوە ئەوان دۆلار دەنێرن ناوەسن بەتەکی دۆلار دەنێرن بەڵام چەند بڕەکەی چەندە ئەو بڕێک کە دەنێرن بۆ عراق چەندە باشە ئایا زیادی دەکەن کەمی دەکەن ئایا بە شێوەی کاش بێ یاخود ئەو ترانزاکشنە ئۆنلاینانەی کە دەکرێت بەو شێوەیە دەبێت بە شێوەی ئۆنلاین دەبێت یانەوەتانە کاش دەخەنە بازارەوە بۆیە هاوڵاتی نەهاتوو ئەمانە شیکاری بۆ بکە کاتێک کە ئەم قسەیە دەکرێت بێگومان ئەمە کاریگەری دەبێت لەسەر بەهای دراوەکان بەڵام دواتر کە تەمەشا دەکرێت بە هەمان ئەو بڕێی کە پێشتر دەخرێتە بازار و حکومەتی عراقی پارە دەخاتە بازارەوە بێگومان ئەمە کاریگەری خراپی دەبێت لەسەر بازارەکان بۆیە ینی بەڕوونی عراق ڕۆژانە پێویستی بە نزیکەی زیاتر بە نزیکەی 50 میلیۆن دلارە لە بە شێوەی کاش بەڵام تاکو ئێستا حکومەتی عراقی نەیتوانیوە تەنانەت 40 میلیۆن دلارش بخاتە ناو بازارەوە بە شێوەی کاش بۆیە ئێمە پێویستمان بەم کاشەی تاکو مامەڵە بازرگانەکانمان لەگەڵ ئێراندا بکەین کە قەبارەکەی زیاترە لە 7 میلیارد دلار ساڵانە و لەگەڵ تورکیا کە زیاتر لە 13 میلیۆن دلار ساڵانە و ئەو بازرگانەی کە لە نێوان عراق و چینش دەکرێت زیاترە لە 53 میلیارد دلار بۆیە سەرجەم ئەم بازرگانیانە تاکو ئێستا بە شێوەیەکی سیستەماتیکی ڕێک نەخراوە کە ڕێک نەخراوە ئێمە بە دڵنیایە و پێویستیمان بۆ کاشە هەیە یان ئەوەتانی حکومەتی عراقی دەگا بەو ڕێکەوتنەی کە لەگەڵ وڵاتانی تردا کە بە دراوی ئەو وڵاتانە یاخود بە دراوی عراقی مامەڵە بازرگانەکانیمان بکەن یان لە ئەرزی واقعدا ئێمە پێویستیمان بۆ بڕەپارەیە کە ڕۆژانە ئێمە تاوەکو مامەڵە بازرگانەکان بکەین ئەمە کارێک خاڵێکی تر هەیە کە زۆر زۆر گرنگە یعنی خەڵکی ئێمە تاوەکو ئێستا بازرگانەکانمان لە سەکۆی ئەلکترۆنی بانکی ناوەندی تێناگەن بۆ نمونە بازرگانێکە لە بازار بازرگانی بچووک دەکە ئەمە لەو سەکۆیە تێناگەوە بە شێوەیەکی تر دەستی بەو بڕەپارەیە ناگە بەو دۆلارە ناگە کە بانکی ناوەندی دەیخاتەڕۆ بۆیە مادام دەستی پێناگە مەجبورە ئەم بازرگانە لە بازاری ڕەشدا دۆلار بکرێت تاوەکو مامەڵە بازرگانەکانی بکە بۆیە ئەم پرۆسەیە بە بڕوای من ئەو ڕێکارانەی کە بانکی ناوەندی گرتوێتێ بەر ڕێکاری زۆر زۆر باشن ئەگەر جێبەجێ بکرێوەکو خۆی بەڵام لە ماوەی ساڵێکدا لە ماوەی ساڵونی و 2 ساڵ ئەمانە شوێنی خۆی ناگرێت بۆیە بە بڕوای من بەهای دۆلار لەوەی کە ئێستا هەیە وەکو خۆی دەمینێتەوە و ئەم ناسەقامگیریەش بەردەوام دەبێت تاوەکو لانی کەم 6 مانگی داهاتوو چونکە خۆگونجاندن لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی کە بانکی ناوەندی کردوێتی یاخود حکومەتی عراقی کردوێتی بێگومان پێویستی بە کاتی زۆرە بۆیە ناتوانین لە شەو ڕۆژێکدایان لە ماوەی هەفتەیەکدا سەرجەم ئەو یعنی ئەو ئامانجانەی کە بانکی ناوەندی دایناوە بیپێکین بەڵێ دکتۆر خەڵکی بەگشتی ئومێدیان وایە لەگەڵ دەستپێکی ساڵی نوێدا بە هەمان شێواز بەهای دۆلار بەرامبەر بە دینار دابەزێت لە ئێستاش دەکە لە کۆتایی مانگی 12 لە چەند هەفتەی ڕابردوو دەبینیمان کە بەهای دۆلار تا ڕادێک دابەزینی بەخۆیەوە بینی ئایا بۆ خەڵکی دەڵێن کە هەتاکو 6 مانگی دیکە چاوەڕێ بن دۆخەکە بەم شێوازە بەردەوام بێت یا خۆ هیچ ئومێدێکەیە کە بەهای دۆلار تا ڕادەیەک لە نرخی پێشووتری نزیک بێتەوە وڵای خۆزگەوا بووە بەڵام بە ئومێد ناکرێت چکە ئەمە حساباتی بازرگانی حساباتی ئابوووریە بە ئومێد نابێ بۆیە من خەڵکی بێ ئومێد ناکەم بەڵام من پێم وایە خەڵکی ئەو پارەی کە هەیەی جا ئەگەر بە دۆلار بێ خودت بە دینار بێ دەستی پێوە بگرێ و دەستی لێنەدا دواتر چونکە لەوانێت تووشی کۆمەڵ وەکەوە کە تۆ قمار بکەی ینی لە بازاردا قمار بکەی بۆیە من پێم وایە کە ئەو ئومێدەی کە خەڵکی هەیەی ئەگەر ئێمە بە ژمارە تەماشای بکەین بەراوردی بکەین لەگەڵ ئەو ژمارانەی کە هەمانە من دڵنیایی دەدەمێت کە وەکو نرخە ڕاستەقینەکەی لێنایە نەک وەکو نرخی ڕاستەقینەی لێنە لە باشترین حاڵەتدا ئەو 6 مانگەی کە باشی دەکەم دەکرێت بێتە دەوری 41 42 43 یعنی لەو نێوانە یاری بکات تەلاعب بکە بەڵام
تاوکو 6 مانگی داهاتوو یاخۆ ساڵی داهاتوو ئەمەش ڕوونادا و لە باشترین حاڵەتیشدا هەر ئەوم پێوتی بۆیە ئەوانەی کە پاریان هەیە یاخود دۆلاریان هەیە یاخود دیناریان هەیە دەست لە پارەکەیان نەدەن و خۆیان تووشی ئەم ینی یاریە نەکەن چونکە بەڕاستی دۆخی عراق هەم دۆخی ئابووری هەم دۆخی سیاسی ئەوە ناهێنە کە ئێمە ئومێدی لەسەر هەڵبچنین چونکە تەنانەت ئەگەر ئەوەی کە حکوومەتی عراقی کاری لەسەر دەکات بانکی ناوەندی ئێستا کاری لەسەر دەکات بۆ نمونە مامەڵەکان لەگەڵ تورکیا بە لیرە یاخود بە یۆرۆ بێ و ئەو مامەڵانەی کە لەگەڵ چینە بە یوان و بە دیناری عراقی لەگەڵ ئێران لەگەڵ تومەنە بێگومان ئەمەش ڕوونادا بۆچی چونکە ئەگەر تەمەشای لیرەی تووچی بکەین ئەوەش نرخەکەی بەهاکەی ناسەقامگیرە بە هەمان شێوە دیناری عراقی ناسەقامگیرە بۆیە بازرگان بۆ بازرگان ئەمانە بە دراوێک مامەڵە ناکەن کە هەردوو دراوەکە ناسەقامگیر بێت چونکە تۆ لەوانەیە 50 سنت لە 100 دلار قازانج بکەی ئەو لەو مامەڵانەی کە دەیکەی مامەڵە بازرگانیانە بەڵام ئەگەر تۆ بە بەهای بە دراوێ بیکەی کە ناسەقامگیرە لەوانەیە 1-2 دلار فەرقی بێ لە ماوەی 24 ساعتە هەر وەکو لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو بینیمان لە 53 بۆ 48 ئێستا بۆ 52-53 بۆیە بازرگان خۆی تووشی ئەم مەترسێ ناکەم ناچار دەگەڕێتەوە بۆ ئەو دۆلارەی کە هەیە و ئێمەش زۆربەی ئەو بازرگانیانەی کە هەمانە لەگەڵ وڵاتی تورکیایە و لەگەڵ وڵاتی ئێرانە کە بە هیچ شێوەیەک پارەی ئەو معاملە ئەلکترۆنیەی کە حکوومەتی عراق بڕیاری لێداوە لەگەڵ ئێراندا ناکرێت و لەگەڵ چینیشدا بهۆندە بە ئاسانی ناکرێت و خاڵێکی زۆر گرنگە کە پێویستە خەڵکی ئێمە بیزانێ تەنانەت ئەگەر سەکۆ ئەلکترۆنیی کە هەیە ئێستا بەم شێوازە کار بکات زۆر خاوە بۆ نمونە بازرگان دەبێت 2-3 ڕۆژێ چاوەڕێ بکات تاوەکو پارەکەی دەچێتە سەر حسابی بازرگانەکەی تر بێگومان بازرگان بەم شێوەیە کار ناکە بازرگان بە شێوەیەکی زۆر خێرا دەوێت ئەو پارەی ئەو مامەڵەی کە کردوێتی پارەکە بێتە سەر حسابەکەی بۆیە بەم خاویە جارێکی تر کێشە بۆ بازرگانەکان دروست دەکات و کێشەی بازرگانی ئابووری بۆ خەڵکی عراق دروست دەکات. دکتۆر زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ دکتۆر نەبەز نەوزات پرۆفیسۆری یاریدەدر و هاوکات مامۆستای زانکۆ کراستوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوویت و بارە سپاس بۆ بەڕێستان.